حالاتی ژەهراوی بوون لە خواردن دروست بوو کە مەئدوبەیەکی ئیفتار کە لەلایەن ڕێکخراوی ڕاف تەمویل کرابوو و عین المحتاجین جێبەجێ کردبوو و لەگەڵ مەطعمەك لە ڕێستورانتی دنیا لە هەولێر. ئەو حالەتانەی کە ڕوودا نەتیجا کە 825 حالەت تووشی تەسەمم بوو، 638 کەس داخلی نەخۆشخانە بوو، یەک حالەتی مردن هەبوو کە منداڵێکی 6 ساڵی لەناو کەمپ هەلەوێ مردبوو. ئەوەی کە ئیجراعاتی کە پێویست کرا کە هەست پێکرا لەگەڵبوونی حالەتی تەسەمم، تیمەکانی بەڕێبەراتی گشتی تەندروستی هەولێر کە 42 ئیسعاف لەگەڵ تیمەکانیان لە کەمپ حاضر بوون، لەوێ لەگەڵ بنکەکانی تەندروستی ناو کەمپ سەرەتا ئەو خزمەت گوزاری پێویستیانەی بۆ حالەتی تەسەمم ڕوودەدات پێشکەش کرا و دواتر بنکەی تەندروستی خەبات ساڕێژ ڕۆڵێکی زۆر گەورەی هەبوو و دواتریش ئەوانەی کە پێویست کرا چکە حاڵەتەکان زۆر بوون کە پێویستیان بەداخل بوون بوو داخلی نەخۆشخانەکانی ڕزگاری، تەواریئی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا، تەواریئی ناوەند، نەخۆشخانەی جمهوری و هەروها ڕاپەڕین لێروکانە ئەوانەی کە بەشی زۆری منداڵیش بوون تەحویلی ئەو نەخۆشخانەیە بوو.